ئەو کەسەی گوایە مڵکەکانی چاوی کڕی بوو لە سلێمانی و دوێنێ وێنەی بڵاوکرایەوە ئەمڕۆ ڕوونکردنەوەی دا و دەڵێ من فەرمانبەرم و هیچ بزنسمان نیم تاوەکو بتوانم ئەو مڵکانە بکڕم. لە لایەکی تریشەوە ئەمڕۆ لە کاتی موچە وەرگرتن خانەنشینێک لە گەرمیان گیانی دەستدامان و چەناڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. دوێنێ مڵکەکانی کۆمپانیای چاوی فرۆشران دواتر وێنە و ناوی گەنجێک بڵاوکرایەوە کە سەرجە مڵکەکانی چاوی کڕیوە. بەڵام ئەمڕۆ ئەو گەنجە ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە و دەڵێت وەڵایی من هیچ پەیوەندیم بەو بابەتەوە نییە و فەرمانبەرم نەک سەرمایەدار. گەنجەکە ناوی ئاکار محەممەدە و لە ڕوونکردنەوەیەکدا ڕەتی دەکاتەوە هیچ پەیوەندیەکی باکڕینی بەشێک لە مڵکەکانی پرۆژەی گەشتیاری چاویلاندەوە هەبێت و ڕای دەگەێنێت. بە هەڵا ناو وێنەی من لەو بابەتە دانراوە. داواش دەکات هەرچی زووە ناو وێنەی بسڕنەوە و ئەو هەڵەیە ڕاست بکەنەوە. ژمارەیەک دکتۆری گەنج کە لە زانکۆکانی دەرەوەی وڵات خوێندویانە قفڵ لە بەختیان دراوە و هەرچی دەکەن دانامەزرێن. هەر بۆیە ئەمڕۆ لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرت بوونەوە. ئالان جەلانکە نوێنەری ئەو دکتۆرانەیە قسەی بۆ مایکی 964 کردووتی 50 دکتۆری گەنجی ئەم وڵاتە دوای دەیان گرتبوونەوە و خۆپشاندان هاتووی بزانین ئیشەکەمان بەکوێ گەیشتووە کەچی یەکێکیان لە بەردەرگا داناوە بە من دەڵێ گێرە شێوێن. وتیشی بە نایاسایی ناوەکانمان لە ناو لیستی دامەزراوان دەرێنراوە و با بڕیارێکی میزاجی بێهیوا کراوین. سەبارەت بەو بابەتە 964 پەیوەندی کرد بە دکتۆر سەرکار سوورچی وتەبێژی وەزارەتی تەندروستی هەرێم. ئەو وتی چاوەڕێی بڕیاری وەزارەتی تەندروستی دەکەین و خۆی کێشەکە یەکلایی دەکاتەوە. پێشنیوەڕۆی ئەمڕۆ خانەنشینێکی تەمەن 63 ساڵ چووە بۆ بانکی گەرمیان بۆ ئەوەی موچەکەی وەربگرێت، بەڵام پێشەوەی موچەکەی وەربگرێت لە ناو بانک تەندروستی تێکچووە و دواتر گیانی لەدەستداوە. پۆلیسێکی پاسەوانی بانکەکە کە یەکەم کەس بووە گەیشتوتە سەر ئەو خانەنشینە بە 964 وت کە هات داوامان کرد کە چی پێویستە بۆی بکەین و یارمەتی بدەین، بەڵام ئەو وتی پێویست ناکات. بەڵام دواتر بینیمان کەوتە سەر زەویەکە و بەپەلە پەیوەندیمان بە تیمی فریاگوزاریەوە کرد. وەکەوەی باسی دەکات تا بردویانەتە ناو ئەمبوڵانسیش هەناسەی دەدا، بەڵام دواتر گیانی لەدەستداوە. فریاکەوتنی شەید هەژاریش دەڵێت ئەو خانەنشینە جەڵدەی دڵ لێی داوە. لای خۆیەوە ئاریا ئەنوەر بەڕێوەبەری بانکی گەرمیان بە 964 وت لە بانک هیچ قەرەباڵغی و نۆرەگرتنێک نەبووە، بەڵام لە پڕ ئەو هاوڵاتێ تەندروستی تێکچووە و گیانی لەدەستداوە. وەک جاری جاران نەماوە بووەتە قەزا. داوا دەکەن بە قەزاکردنیان هەر نووسراوی سەر کاغەز نەبێت و بە خزمەتگوزاری بیسەلمێنن کە ناحەکەیان گەورە بووە. ئەمە قسە و داوای دانیشتوانی گەڕەکی سنگاوەکانی قەزای ڕزگاریە کە ئەمڕۆ لە بەردەم ماڵەکانیان بە ژن و پیا و منداڵەوە گرتبوونەوە. گرتبوونەوەی دانیشتوانی ئەو گەڕەکە بۆ ئەوە بوو کە قوتابخانە و ئاو ئاوەڕۆیان بۆ دروست بکرێت. وەکەوەی باسی دەکەن بە هۆی نەبوونی قوتابخانە منداڵەکانیان دەبێت ڕێگایەکی زۆر ببڕن. ئەوە جگەلەوەی بە هاوین و زستان بەهۆی نەبوونی ئاوەڕۆ مەجاری لە گەڕەکەکەیان تووشی گرفت و ئاستەنگی دەبن. گەنجێکی سپۆرت و کەشخەی گەڕەکەکە بە 964 وت معقولە دارێک لەو گەڕەکە نابینیت، پارکێکی نییە، بەهۆی نەبوونی ئاوەڕۆژ هەر 4 مانگ جارێک دەبێت ژێری ئۆتۆمبیلەکانمان دابگرین. سەرنجتە ڕادەکەشم بۆ هەواڵێکی دیکە لە ماڵپەڕی 964 تەنیا لە ماوەی مانگی نۆ داواتە مانگی پێشوو لە بەرواری 1 تا 30 لە نەخۆشخانەی ڕزگاری فێرکاری هەولێر 80 حاڵەتی سەگگەستن هەبووە. هەتا سەگ پەلاماری خەڵکی داوە و گەستوویەتی بردویانەتە نەخۆشخانەکە. هەر ئەوە نا 86 حاڵەتی پێوەدانی دووپشکیش براوەتە نەخۆشخانەکە و چارەسەریان بۆ کراوە لەگەڵ 2 حاڵەتی مارگەستن. واتە بە هەموو حاڵەتەکانەوە بە سەگگەستن و دووپشک پێوەدان و مارگەستنەوە گەیشتۆتە 168 حاڵەت کە ئامارێکی زۆر زۆرە بۆەوەی کە لە ماوەی مانگەکە تۆمار بکرێت و تەنها لە نەخۆشخانەیەکیش نەخۆشخانەی ڕزگاری فێرکاری هەولێر. بۆیە ئاگاداری خۆتان بن لەم پاییزا مارومێر و ڕەنگە زۆر بێت و سەگی بێلانەش زۆرەکە پەلاماری خەڵک بدا بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شاد بۆ هەموو لایەک.